کاتی ناخواردن بۆ هەشتی سبەینێ بۆ ئەمڕۆ بارانی دوێنێ شەو تەسیل لێ کرد دیوارەکە کەوتە خوارەوە هەموویاتە خوارێ. بەڵێ من ئێستا لە گەڕەکی سەرکارێزم لە نێوشاری هەولێر خێزانێکی هەشکەسی لەم شوێنەی کە من وەستاوم خەریکی ناخواردن بوونا ڕاستەوخۆ ئەو دیوارەی کە دیواری مەطبەخەکەیانە ڕووخاوە بەهۆی ئەو شەپۆ لە بارانبارینە و کەوتۆتە ناو ئەو ئاوە دیوارەکە یعنی هەروەکو خاوەنی ماڵەکە باز دەکا کە خەریکی ناخواردن بوونا و لە کاتی ناخواردندا دیوارەکە ڕووخاو لە دوای ئەو شەپۆ لە بەرفراوانەی کە هەرێمی کوردستان و ناوچەکەی گرتوتەوە ئێرە گەڕەکی سەرکارێزە جار دەمەوێ لە خاوەنی ماڵەکە بچم خوا قەرب بکاتەوە بۆتان. سپاسان دەکەم لەبەوە ڕاستکردنەوەتان ئێرە قەتەویە ئاخری کەندەکەینە ئێمە لە 16 ئۆکتۆبەرەوە هاتینە ئێرە ئیمەغموورینە چەند ساڵێکە لێرە دەژین دووەم جارە لافا بەسەرمانداوێت جاری یەکەم باش بوو خوا ڕزگارکردن ئەم جارە شەر خەمجەر لە ڕزگار بوون لەو خانەشکرێت چوینە برێن هەری خزمەکمانە بەکرێت تێداینا لە کاتی ناخواردن بۆ هەشتی سبەینێ بۆ ئەمڕۆ بارانی دوێنێ شەو تەسیل لێ کرد دیوارەکە کەوتە خوارەوە هەموویاتە خوارێ. جاری دووەمە ئەم خانووە ئەوە بڕوخێ نەڕوخایە خان جاری پێشوو بەس لافاو لێداین بەس ئەم جارە ڕوخا حکوومەت ئێری چا کرد ئەو کەندەی زۆر گەورە کرد زۆر فراوان کرد بەس ئاوەکە زۆر گەورە بووە وەکو پێویستی ژمە کە براو کرایتەوە سەدەی دارە دوو تەقیە ئەمە دووەم جارە سەدەی دارەت و بتەقیم ئەوما لێبێ جارەکەیت کە خوا ڕزگاری کردین بەسەر و بە ماڵ و هیچمان نەما ئەو جارەش ئەوە خانەکە وازبینەوە ڕوخای لێرە باش بدارمدارەکەمە ڕزگار کرد ماڵەکەمە عیبە هیچمان نەما عیبیان نەبوو لە خۆی بە زیاد بی خۆمان قوتار بووین بەس لە کاتی ناخواردن و کاتکە ڕۆژ بوو شەو نەبوو هەشتی بەیانی دوای هەشتی بەیانی ڕوخا بۆ زەرری جانی نەبووە ینی بریندار زۆر شکلەوە ئەوڵڵا مندارەکەمە ڕزگار کرد و کەیچ تێدا نەبوو باش بوو چکەش خۆشەکەی لەوەی دابوو ڕۆژ بوو شەو نەبوو. دیواری ئەوشەکە و مەدبەقەکە و ئەمامەکە ڕووخاوە ئەوە هەتا سەری ئەوە دیارە تاقینی ئەوەی تاقینەکان هەم دیارە سەقمەکە هیچی کەلکی ژیان نمە سپاسان دەکەین دەستان خۆش بێ یا ڕەبی.